دا حاجی چەند ساڵە لەگەڵ مامۆستا هاوسەرن چەند ساڵە بەیەکەوەن ئێمە تقریبا 6 ساڵە بێ 6 ساڵە لە درێژەی ئەو 6 ساڵەیە دێژنەکانتان باش تێپەڕیوە زۆر بەخۆشی هیچ یادگاریە لە ماوەی ئەو 6 ساڵەیە لە یەک تووڕە نەبووینە قەت ماشەڵڵاتان بە حەیاتی قسەیەکشمان بوو بێ هەرەو دەقەیە بووە لە یەک تووڕە نەبووینە یان زەنێ ژنێ 3 ڕۆژ قسە لەگە پیاوەکەی ناکە یان پیاوەکەی مانجە قسەی لەگە ناکە زۆر ژنواڵێ ئێمە وا نەبووینە ڕۆڵە هەر بەخۆشی هاتووین لەگە ماڵی غەزوورانشم قەت بەینمان تێک نەچووە بە حەیاتی ئەیدایە کەواتە لای ئێوە هەموو ڕۆژە جەژن بۆ پێم بڵێ ئامادەکاری بۆ جەژنەکان جاران چۆن بوو من ئەوەنێ بیرم بێ کولیچە و گەڕەکۆ بۆ کولیچێ کردو ئایا ئەوە ئێستا ئارەوڵە کەس گەڕەکۆ بۆ لێمان کولیچەمانە کردمان کردمان سینی گەورەمان بر لە فڕنی سوورمانە کردەوە ئەوجا لە ماڵەوە فڕنی ئەوانە نەبوو ئارەوەڵە ئیتر ئەچوینە لا یەکتری جیران هاتوچە یەکتریمانە کرد و بەخۆشی و بە حیاتی لەگە جیرانش قەت عاجزیم نەبووە ئێستاش لە هەر جیرانێ بوو بێتم ئێستاش بە عەزرەت دێکەوەی